قەیچێکە بە مامۆسایەکی بۆ دابین بکەن کە چووە دەرەوە بیان نە ژوورەوە کە لە ژوورەوە زۆری میکرد با لە دەرەوە بێ لەگەڵیانە بێتە دوای مامۆساگیان دکتۆر گیان چی زۆرە مامۆسا زۆرە بەڕاستی هەنی ئەگەر مامۆسایە شەنەکە ئیچی بکە کاژاوی تۆڵی ئەوە جۆرێکی تر ئەوە مامۆسای دووەمی بۆ دابینەکەن ئەوە زانی مامۆسای دووەم بۆچێ دابی نەکرێ با من بۆ ڕوونکەمەوە قەنەعەتی لا دروست بێ من شتەکان شتی زانستین مناڵی ئاسایی ڕێژەی زیرێکەکەی لە بینی 85 کەمترین ڕێژە 85 بۆ 150 بە ناوەڕاستی 100 ینی ناقیسن 150 پانزەی لێ دەرکە 85 بۆ زیاکە 150 ینی ئەمانی کە ئێستا پێویستە لەیەکی بنەڕەتی بنەبێ زیرێکەکەیان لە بینی 150 بێ بەڵام هەمانە زیرێکەکەی لە 70 بۆ 85 باوکە گیان براکەی من 70 بۆ 85 ئەمانە گەشیان دوا کەوتووە ها پێڵم بەڵی تعلم بە هێواز فێ دەبێ ئەمە پێویستی بە مامۆسای دووەمە ینی پێویستی بە پاڵێکانی شەقاچی شکا بێ لە گەچیە گرندا شەقێشتێ مساعیدی بۆ یارمەتی بە ئەم مناڵی تۆ ڕێژەی زیرەکیەکەی لە 70 کەمترە ئەوانەی 70 بۆ 85 ئەکرێ مامۆسای دووەمی بۆ دابین کێت و یارمەتی بە هاوکاری بکە و لە ناو پۆلی یاسایە بێ بەڵامی ژووی سەرچاوەشی بۆ دابێن بەڵام ئەمەی ئێوە ڕێژەی زیرەکیەکەی لە مناڵێک باڵێن لە 70 کەمترە 50 بۆ 70 پۆلی تایبەتیە بە قوربان ئەوە من دام نەناوە ئەوە لە هەموو دنیا وایە ینی بۆ تۆ بێشتێ لە مێشکتایە هەر بڵێ وایە ئێمە مامۆسای دووەمی چۆن بۆ دابینەکەن غێرە بێ لوژنەیە بڵێ مامۆسای دووەمی دابین چۆن بلوژنەیەکە قساکە یعنی اختیباری بۆکەن ئەگەر ڕێژەی زیرەکیەکەی لە بینی 70 بۆ 85 بێ ئەڵێ من بە هێواز فێرە بێ ڕاستە کێشەی هەیە بەڵام مامۆسای دووەم متوانێ هاوکاری بکات دوایی بە بەژووری سەرچاوەکان بەم شێوە مشکلەکەی حەلە بێ بەڵام ئەوەی نییە یعنی تۆ داوای شتێکی کە لە توانای مەکتەبەکەیان نییە مامۆسای خۆشە مامۆساوی ناتوانێەوە پێی براکەم هیچ پەیوەندی بە مامۆساوە نییە بەڵێ بەواسی منەمێ لەوە لێرە ئەمە بڵم ئەگەر تۆزێک خۆیان لەگەڵا هەڵبن مامۆساکان هەڵێکی لەگەڵا بن زۆر شتەکە ئاسانە دکتۆر گیان ئەوەدان لە وڵاتە خارجیانە کەسێک تا ئەنیشێت حیوانێک مەسەلەن ئاسکێ مەسەلەن دوورڕێ ئێرە مەسەلەن سەنگی شتێکی بە شێوازێکی جوان فێ دەکات و زۆر ئاسایشە کاکە خۆ مناڵەکەم مناڵە یانشتی زۆر باش شەزانێ لە زۆرشتی باشی شتەیەگە کێشەکە مناڵەکەی من نییە بەڕاستی کێشەکە مامۆساکانە نایانەیە خوانیان پێوە هیداکەیانێ بە بەداشەوە مەعاشە وەرگرن ئەگەر تۆ زێک ترسی سەر و خۆیانیان هەبێ بەڕاستی هەوڵەکەن لەگەڵ مناڵی منە چی بکەن ینی منەڵم تۆ مامۆستا بە بچۆ بۆ ئەوەیە ناتوانیەوە بکەی بە قوربان تۆ باسی ئاژەڵەکەی ڕاستە ئاژەڵ فێریەکەی کۆمەڵێ یاری و هەڵ مەسەلەن بازەیە بەناو ئەوەیە چێتە دەرەوە شتێکە شتێکە با ئەبا بە پێی تواناکانی فێریەکەن ئەتوان فێری قسەکردنی بکەن ئەتوانن مستەحیلە چ ئاژەڵێکم بۆ بێنە قسەیکرد بە تووتە چەند وشەیەکە هێڵێتەوە خۆمانەکەشی نازانێت لەبەرەوە ئەوەی جەنابەت دەیڵێ مناڵەکەی تۆ توانای نییە فێری بێ ڕاستی ئینسانە زۆر شت فێ ئێمە ژەڵین لە پۆلی تایبەت بێ خۆ لەوێشتی فێرەکەی براکەم لەوێشتی فێرەکەی بەڵام منهەجەکەی بۆ ئاسانەکەی لەبەرەوە ئەمە گوناحی نە مامۆستایە نە سیستمەکەیە تواناکانی هەر بەم شێوەیە تر لەبەرەوە زوڵمیشی لێ مەکە قبوڵی کە بابچێتە پۆلی تایبەتەوە و هەزاران مناڵ هەیە لە پۆلی تایبەتە و هیچ کێشەشیان نییە